ئەو یادداشتنامە لێک تێگەیشتنەی کە 30 ڕۆژ لەمەوبەر لە 18 حوزەیراندا وەک دەواازەی پەڕینەوە بەرەو هێورکردنەوەی گشتگیری ناوچەکە و کۆتایی هێنان بە ململانەی نێوان ئەمریکا و ئێران واژووکرا، ئێستا لە لێواری هەرەسێنانی تەواوەتیدایە. بەراوردکاری نێوان بەندەکانی ڕێکەوتنەکە و واقعی مەیدانی دەری دەخات کە حیساباتی سەر کاغەز نەیتوانی لە بەردەم باهۆزی مەیداندا خۆ بگرێت. ڕێکەوتنەکە داوای وەستاندنی دەستبەجێ و هەمیشەیی کارە سەربازیەکانی لە هەموو بەرەکان دەکرد، بەڵام واقیعەکە پێچەوانەیە. ئەمریکا بۆ چەندین شەوی لەسەریەک وەک وەڵامێک بۆ هێرشە دەریاییەکان هێرشی ئاسمانی تون دەکاتە سەر ئێران کە بەرەی سەرەکی جەنگەکەی و لەگەڵ ئەوەیشدا بەرەکانی لوبنان و فەڵەستین و یەمەنیش پشێویان تێدا ماوەتەوە و بە چارەسەری کۆتایی نەگەیشتون. گەروی هورمز بوو بە خاڵی وەرچەرخان لە شکستپێنانی ڕێکەوتنەکە. ئەمریکا پێچەوانەی ڕێکەوتن هەوڵیدا بێگوێدانە ئێران لە ڕێڕەوێکی نزیک لە عومانەوە ڕێگا بۆ هاتوچۆی دەریایی بکاتەوە، بەڵام ئێران کەشتەکانی بە ئامانج گرت و هەوڵەکەی شکست پێێنا کە ئەمە هۆکاری سەرەکی دەستپێکردنەوەی ئاڵۆزیەکان بوو. ئێستا ئێران لەژێر ناوی دابینکردنی خزمەتگوزاری داوای پارە لە کەشتیەکان دەکات و ئەمریکاش لەژێر ناوی دابینکردنی ئاسایش لە هەڕەشەکانی ئێران دیسانەوە داوای پارە لە کەشتیەکان دەکات، لە کاتێکدا یادداشتنامەکە جەختی لەسەر گواستنەوەی ئازاد و بێ بەرامبەر دەکردەوە. ئەگەرچی واشنتۆن بەڵێنیدا بوو گەمارۆ دەریایەکان لا بدات و هەندێک ئاسانکاری بۆ هەناردەی نەوتی ئێران و ئازادکردنی پارە بلۆکراوەکانی بکات، بەڵام دوای نوێبوونەوەی هەرشەکان ئەمریکا هەموو ئاسانکاریەکانی هەڵوەشاندەوە و گەمارۆکانی تونتر کردەوە. لە ڕووی سیاسیەوە وێڕای هەوڵی وڵاتانی نێوەندگیر دانوستانەکان بەهۆی دەستپێکردنەوەی بۆردومانەکان لە سەروبەندی مەراسیمی پرسەکەی عەلی خامنەیی ڕێبەری پێشووەوە بە تەواوی پەک کەوتون و هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ دەستپێکردنەوەیان نییە. یەکێک لە خەیاڵە گەورەکان چارەسەرکردنی دۆسیەی ئەتۆمی بوو لە ماوەی 60 ڕۆژدا، ئەو دۆسیەی کە ساڵانێک ئێران پەرەی پێدەدات و بەهۆیەوە چەندین سزا و گەمارۆی توندی قوبوڵ کردووە و باجی لە پێناودا داوە، بەڵام هێشتا پشکنەرانی نێودەوڵەتی بۆ سەردانی ئەو شوێنانەی بۆردومان کراون نەگەڕاونەتەوە ئێران. ئەمریکاش لادانی یەکجاری گەمارۆکانی بەستووەتەوە بە پێشکەوتنی ئەم دۆسیەیە کە تا ئێستا هیچ نیشانەیەکی نەروینواندن لە تارانەوە نابینرێت و بەستوویەتیەوە بەلادانی سزاکان و ئازادکردنی پارە بلۆکراوەکان و کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە. بە پێی شیکاریەکانی پەیمانگای شاهانەی خزمەتگوزاریە یەکگرتووەکانی RUSI ئەم ڕێکەوتنە لە بنەڕەتدا نەخشەیەک بوو بۆ دواخستنی کێشەکان نەک چارەسەرکردنیان. تەرخانکردنی 60 ڕۆژ بۆ چارەسەری 3 دەیە لە شکست و ململانێ تەنیا خەیاڵێکی سیاسی بوو.